دەچمە ماڵی یەکێک لەو هاوڵاتیانەی کە ماوەی زیاتر لە 2 مانگە لە چاوەڕوانی قەرەبووی لافاوەکەی هەولێرە. كنتورم ليك كونتر متشكى تمشي نال او عظيمه بوزستاني بخوي نا كون بارمان هي نا او تباغ من تباغ نحن تمشاك برقاوه تباغ إشيناك تباغ كمان برقاو بخوي إشيناك يكسا نحن تمشاشك والله داوكاري او يارمتك ما بدن ما اوتنا من اوقات زمك سيدا ما تا استزلك شمي خو بينك لها نا بخوي سفيني لسرجني أري والله نا بخوي تعرف بخوي أنا قد مكرك 2000 نو بس بقول ده بخوي 1 دينار بيني دنيا لصناعي هاتو بخوي حتى تستاهل مرة استرين أبوه نا والله ناوش ما نسرها وتعرف تصامن بدنا رشينا كتيو تأخير بو خلك زور زر من بو خلك كي سياري بيتسا يستخلك يم ديناسم فقيرة تكسيش خرابية وتكسكي رويش دو هتا استا ببي إجدانشتي هيا خلك كي براستي تأخير بو براستي والله داوا كاري من أوي أجر بكري بلا بكري لا توزع كردني أو هاوكاري أو تعويزي كدان درا لبو هاولاتيان بلا بكري نبغى خلك كي وضع خرابة براستي يكشتي شمو درنسو حتى دركا بنزرة هر أوي ببنزرة هذا بس من نما أري والله ئێوە ناوتان نووسرا بڕیار وا بۆ هاوکاری بەس ئێستا هەتاکو ئێستا کەس ئەوکاری نەکردوینە زەناسان تا ئێستا زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر قەرەبوو نەکراونەتەوە لەگەڵ ئەوەی خێرخوازان و هاوڵاتیان بڕێکی زۆری هاوکاریان پێشکەش بەلایانی پەیوەنددار کردووە. سەرۆکی لێژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستانیش دەڵێت ناکرێت دوای تێپەڕبوونی ئەو ماوەیە زۆرە بڕی ئەو هاوکاریەی خەڵک نەدرێت بە زیان لێکەوتووان. بەپێی بەڵێنی حکوومەت ئەبووە دەمێک بە قەرەبووی ئەم هاوڵاتیان نەکرابەوە و ئەوەی مای خۆشحاڵی بوو ئەوە بوو کە هاوسۆزیەکی زۆر لەلایەن هاوڵاتی و بەشێک لە سەرمایەدارە نیشتیمان پەروەرەکان لە شار و شارۆچکەکانی دەرەوەی هەولێر هەبوو بەرامبەر بە هەولێرە ماژەی دڵخۆشکرد بۆ سەرنجام لە سەروی 6 ملیار دینار کۆبەوە بۆ قەرەبووکردنی هاوڵاتیان بەڵام ئەوەی کە جێگای پرسیاری ئێمەیە تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هیچ بڕەپارێکی تەرخان نەکردو بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیان. لا ساڵی ڕابردوو 2 لافاو زەرەر و زیانێکی زۆری گیانی و مادیان بە بەشێک لا دانیشتوانی هەولێر گەیاند. زیان لێکەوتوانی لافاوی یەکەم قەرەبوو کرانەوە و بەڵام زیاتر لە 2 مانگە زیان لێکەوتوانی لافاوی دووەمی هەولێر لە چاوەڕوانی قەرەبوودان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.